برنامج بس همو كاركتر غانينا واني نكا مثلا اشي خوي بيستكبو باي دور كان داش شيء اما يجي كلو بروسي انقاذي كاتوان فريد همو قال لي بسر شاوروان ولا شاوروان وش حسين بوزردا إعلامي كيسر تنشين شو كلا رابطوا زستان يا زستان قالتي بينك ويا خبر شاورواني هاتني بهارا همو من بير ماني أو تمنك خوا ما نقول باران نباري هذا والله أو كاري أو روزگاره شر قريتو استاد زور سالان هي كسادة الله محمد بله جا توسكرا كتشكر بله ما هو كافر لشون بله ساعات أتواني حاولي يمشي زيادة أتواني درنا وكان شايف وكان لكن شان مش بشعر بدور شيء أو خلقة يوم كمان خوش أحسوس عنه وقلت طبعا براسي خلق لساوباني شي زور أبو يعني غير شو زور بمان ديمانيا استش يعني أول رجع سادانا كدوبارة أقدر شو كحسابي شخصا حسابي شي نيواندا بين حسابي جميعا وشو استعمل يعني طبعا بلام زورتين مساحي كردستان في رأي حسابك كشناسكي شيخ حسني بوزرداتا ويا يعني زور زستان هي الرق في رأي أماكن يعني شون أم سنتاي تشلي بيجي هشت دانا عفوا بهشت ديش من هاتو تشاوديري جاكوتي تشكي خوار كتب بيانات دكتور اليوم زستان بالضبط هاتو الفيديو بتو معنا بيجك معني بناي بيجتي مرسلتي شيخ حسني بوزرداتا وفيديو يا جنات أنا جميستان لا تشكل مسيرك رأيت مربع تشككها كده كتبت إيرا طبعا هات إيرا يعني خلق خوي خوما يارك شحسني جوز دل الرامودي خويا خلقتي أجدار كده بو خاتي خوا خوتان كانوا أجداري مروا مع بعض كانوا جلوبرج ورون وهيزو هادشي تاني ذخيرة تام خلوا آخر كلا زستان زيكا بينهم تشككها لنا خبرية إعلامي أمروتيا هو إعلامي أوروش قارب وبراسي كاس أوي بخيارنا هاتوا كتوت شون شاو بزاني زستاني سخت بريون أما أول يكمل تليه ليك أو تاير درج تفادي تاير أماش بابرين تا بيستوين جسلا أماش لسيسية وردو دبرو رجال سخت كانوا أما في تريشيني تلا دلهم منطقة مع الزبر والدواء زورتين سختين بفبارين ألم منطقة دواتر تبرو بوكانو واسيا وقواي ترمامي بقشيك لبهار يترك هاتي هنا طبعا ليش لو بلغاني كشيخ حسن كوزردا جيجا ليرا كمجدي بخرجها بحب الوش هواي بندكا بريتيا لم دربندي باخشانا كسور بندان ولا رابطي خويا هكا الزلميه كانت بها بريتي ولوي كسور بندان كان ترازا أوش كي طبعا هجدي اللي حسين كي تقريبا كانت هجدي دو اللي راكو تايش ليه كانت جوي لو زلميه يكسر طلع كنتايش ليه مش ده بخش جالك ودوار شباب برزان وشرح كده يستش يعني كاربو بناء أكل عليه أو كسي أجر تابو عن زي الشو لشيء هجدة لسر نوزده يعني أن حب لسر هجدة بشاخو بس بجوري الرقم بيتوا لدواي دوانزا نش زوري الرقم بيتوا بوت لدواي دوانزا والتشكيل سلما أشكي تشكيل سلماشي أحقد يعني توسي كدراء سلة رضاو خلص سيبا بشبينة كان ليكي خلص يعني أما إشي زعناي إشي كسرنيه ورسي بيه ولخوه اشتي وتبيه برز بو هیچ کسی وقت بشک حسنی برازده لبر پرسیارتی من خدمت رساو يعني زور زار
صعوبەتە كان بدن تاكس شەرداران سالیۆک و ئەو نوع پیاوانە صعوبەتیان هەڵ نەگرتووە چونکە لە داهاتوو لە ڕابردووی خۆشیان ترساوە هەم ڕابردووی زەڵی سفر نەکرێ هەم داهاتووشی من شوێنی کەوت بەڕاستی ئیتر وردە وردە تەمان لێرەوە خۆر جێکەوتەیە جوزێتەوە ئەڕوا تاکو سەرەتای بەهار لێرە ئێمە بەحسابی نەورۆز کە حسابێکی کوێستانی هەمووان نەزانم بیستێکی ئازار سەرەتای نەورۆزە بەڵام بەحسابی شێخ حەسەنی دۆزەردا چواردەی ئازار نەورۆزە چواردەی ئازار هەفتەیەک پێش نەورۆز هەفتەیە لە پێشە منطقەکە کوێستانی وەکوتم منطقەیەکی وەسەطە منطقەیەکی وەسەطە لە نێوان گەرمیان و کوێستانە گەرمیان و کوێستان دواتر ئەڕوات ئەمە هێشتا ئەمەی گەڕانەوەی ئەڕوات تەبەن لە بەهار و پاییزە چلەمان نییە ئەوەی کە زۆر خەڵک خەمێکی دوو چلەیە چلەکانی زستان و چلەکانی هەوی هەم ڕزگاربوون لە گەرماکە کە تەمەناکێت ڕزگارمان بێت لە گەرمای هاوی و تەمەناشمان کردووە لە ڕابردووە ڕزگارمان بێت لە سەرمای زستان هەردووچی قەزەیەکی موژدەبەخش بووە پێویستی بە ڕاگەاندن بوو پێویستی بۆ کەسێکە بۆ خەلی و میلەتە بخوات بەڕاستی ینی شێخ حەسەنی دۆزەردە لە زۆر موقیفا ئەتوانین بڵێن کوردستانیانی لە چاوەڕوانی ڕزگار کردووە گەورەترین چاوەڕوانی ئامەیەکی ئینشاڵڵا دوای ئێستا چین چاودێریەکەین کە لێوە بەکردنەوەی ئاگرێک کراوە تەقویمە قەمەریەکەی ئەم مزگەوتە هەر لەسەر هەمان شێواز بنیان دراوەتەوە کە بتوانین بە هەمان شێوە لێوە شوێنی دیوارەکە تەمەنەوەی دیواری باشوورە ئێمە کە ڕۆ پێی نەکەی کە ڕۆ پێی باشووری ئەوە دیواری خۆڕەڵاتە ئەمە دیواری باکوورە ئەمە دیواری خۆراوە طبیعەتی مزگەوت ئەوە ئەنجام دای بێساکردنی ناکە پێبێت مەزموونی زیادە لەسەر دیوار و شێوازی خۆی بەڵام طبعا سەقفی جیاوازە المهم ئەو فەنیاتی کە لە شوێنەوارەکە هەبووە دروستکراوەوە ئێستا تۆ تێگەی ئاواژ نەبایە تێگەی کە بابەتەکە چ ئەڕات تیشکی خۆر ئەڕات لێرە ئەڵێ دوا ڕۆژی چلەی هاوین بەپێی حسابی شێخ حەسەنی دۆزەردە طبعا لێرە تیشکی خۆر ئەڕات بۆ سەرەتای هەن تا ئێرە چێت ها سەرەتای هەن چواردەی حوزەیران یعنی چەند یعنی بەحسابی نەورۆز 21/6 یعنی بەهار ئەڕات تا ئێرە بەو ڕێکامە چییە هەر بەهار اینجا یەک شت هەیە حەزەکەم ئەو پەڕی لادانی خۆر هەیە لادانی خۆراڵات و ئەو پەڕی لادانی خۆرانە بۆ نمونە ئەمە ئەو پەڕی لادانە خۆر دەسەکاتەوە بە گەڕانەوە یعنی ما ئەو قەوسەیە کە خۆر ئەمە ناس ئەسوورێت دوای ئەگەڕێتەوە مەڵێکتر کە ئەگەڕێتەوە لە نۆی حەوتا یەکەم ڕۆژی چلی هەندەست طبعا لێرە دیسان شێخ حەسەنی دۆزەردە پەیامی خۆیە بۆ خەڵکی دیسانیان و بەتابەتی ئەم سنوورە کەوا بەرەو گەرما چین و لێرە خۆتان حسابی خۆتان بکەن بۆ گەرماکە اینجا دواییەتە شازدەی چلەی هاوین ئەبێت تقریبا نیوە ناوەڕاستەمە 28 چلە دوا ڕۆژی چلە یعنی کۆتایی چلەی هاوین ئیترەمە بەرەو چیە ڕۆین پاییز کە ئەڕۆین تا ئەدەینە چی تا ئەدەینە سەرەتای پاییز بەپێی حسابی نەورۆز ئەمە 21 نوێیە بەڵام حسابی شێخ حەسەنی دۆزەردە چواردەی ئەیلول دایمە هەفتەیەکی فەرقە ئەم دوو شوێنە پێی ئەوترێ هاوسەنجی بەهارە و هاوسەنجی پاییزە ئەبێ ئەمە لەسەر ئێرە بێت بەس ئەمە وی زیاترێتی چکە ناکرێتەوە سادە بڵێم هاوسەنجی پاییزە لە ژێرە مامی تۆڵی کوا ئەجین ئەم مەسافەیە نییە خۆر لە گەڕانەوە ڕێدەچێتە ئێرە لە چواردەی خۆر لە گەڕانەوە ئەچێتە ئێرە یعنی لەم ساتە لەو چرکە ساتە لە هەموو جیهانە شەو ڕۆژ یەکسانە لە کوردستانی خۆمانە لە 21 یا با بڵێن لە چواردەی ئازار بە حسابی کە شێخ حەسەن و لە چواردەی ئەیلولا حسابی کەم سەیری تەقییمەکان کەم بۆ نمونە خۆر لە 6 هەڵیە لە 6 ئاوادێت یعنی 12 ساعت ڕۆژە 12 ساعت شەو پێوتری هاوسەنجی بەهار و پاییزە لەم شوێنە خۆر لە چەقی ئەو بازنیایە کە ئەسوڕێتەوە اینجا ئەم لاولاکە دیسان کە هاتەوە پاییز بەرەو چی ئەڕوات بەرەو زستان ئەڕوا تا ئەڕوا تا ئەچێتەوە ئەوێ دیسان جەولەیەکی تر سوورێکی تر دەست پێکاتەوە ئەمە بەڕاستی ئێستا جیهانی باڵی کەشناسی و فەلەکناسی هەردیش لەسەرم بابەتاکەن بەو اتفاقە سەرەتاییە بەو تیشەخۆری ئەمە یعنی من شتێک وتووە لە ڕابردووە طبعا ئەرسطڵابێکی ئەرسطڵا
کە بریتیە لە تەختەیەکی بازنەی و تەختەکە لە سەربانی ئەم مزگەوتە دایناوەیە لە حەوشەکە بۆ دیاریکردنی کاتی نوێژەکان هەر ئەوەش نابڵێن بووی چەندی مانگە ئێستاوە تەحدیدی ڕۆژەکانی نوێژەکان ساڵ بەپێی جێکەوتنی هەموو ڕۆژێک جگە لەوە کە تەحدیدی ڕۆژ سارد و گەرمەکانی شبۆکە وەکو تەقویمی ساڵ ناوەستی ئەوە تەقویمە بۆ بەس ئێستا ئێمە وردمان نەکردێتەوە ئەو وردی کردبووە چکە ئێستا مزگەوتەکە نەماوە لە خۆیان تەقویمی ساڵی شەو تەقویمی کەشناسیە تەقویمی دوایەوە تەقویمی کاتی نوێژەکانە طبعا هینێکی دانابوو تمام صدق لا وهسه اشكر يا باشا اشكر سلامتي يا اخي اصفر سلامتي يا اخي أسبسبو كمان أجمع سبسبي يقول أو أسترلابا بتحديد شيء بازنية كلابليك دوا وداري شيء على رأسي أتقانوا بتشكي خور كعب هاتوا سادي سيبري داركي بوكاتي نيوجا إذا طبعا أسانتين الرئيسة بو كتوكاتي نيوجا كان زين أو معلومة ما فجر ما زين فجر هالكاتي خور سياهي دركوي يعني خطي أبيض لخطي أسود جابوا في الفجر أو يتكاتي نيوشي بهانيها نيوشي نورو بس بركات بقي ورز بدابتي لا هاينا بقدر خود بيجي نك بقدر خود بقدر خود بي لا عصر دووني خود بي كجشت دووني خود يعني كات نيوشي عصر لا ورانشا هر أواني خور آوون ببيتشيا أستي روي درياي ئێستا گەشتێک لە ئاستی ڕووی دەریادێ هەر خۆر ئاوا بوو کاتی نوێژە بەس لێرە لەبەر ئەوەی تۆ قیاسەکە نازانی چەندێک لە ئاستی دەریا بەرزی ئێستا گوندی گڵەزەردە 1345 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە 1345 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە تۆ بێ حسابە بکەیت بزانیت چەند دقیقە دوای خۆر ئاوا بوو کاتی نوێژە ئەم بابەتە هەیە بەڵام یەکێ لە ئاستی ڕووی دەریادێ هەر خۆر ئاوا بوو نوێژ بکەن ئەی نوێژی خەوتنان کە لە وڵاتی ئێمە سوپاس بخوا هەموو نیشانەکانی فەجر و عیشا دەرەکەوێت هەتا ڕەنگی سوور بنێنێ هێشتا کاتی نوێژی عیشا ناهات کە ڕەنگی سوور ئاوا بوو ئیتر تۆ ئەتوانی نوێژی خەوتنان دەست پێ بکەی هەتا فەجر بەڵام مەسەلەن لە وڵاتێکی وەکو ئوروپا بەدارەتی وڵاتە ئەسکەندیناڤیەکان ئەوانەی کە باکووری گۆی زەوین شوێنی وایە 6 مانگ ڕۆژە 6 مانگ شەو یان شوێنی وایە 20 ساعت ڕۆژە لە هاوینە 4 ساعت شەو ئەی ئەمانە نیشانەی فەجر و عیشا نییە هاتوون تەقدیم بەپێ بە تەقدیم لای خۆمان شەوڕۆ 24 ساعت نییە هاتوون تۆ بە دوو کاتەوە لە ناوەڕاستە شەوە کەچی لە ناوەڕاستی شەوەکە 12 نیوەڕۆ هەڵە سنچێت نوێژ نیوەڕۆ کەچی شەی بشە 3 ساعت جا ئەو بەشەی کامێنێتەوە تا 12 شەوەکە بە دوو شەوە 3 ساعت ڕووداوەش چێکەن نوێژی عەسرسیانی ترە ڕووداوی چێکەن هەر شەی بشە بۆ عەسرەکەش هەر شەی بشە ئەبێ یعنی هیچ شتێک یعنی هەم خوای گەورە هەم یعنی فقهی ئەم نوع شتانە گرانیەکی نەهێشتەوە بەداخەوە ئێمەی کورد چونکە پەسێوراوی و یعنی کردیان بەکشت کۆمەڵێک شتێکەوە کە ئێمە ئەهلیەتی شتیان ئێمە خاوەنی ئەم مێژوەی یعنی ڕووی دەمم لە ئێوە بەڕاستی ئەوەیە کە ئێمە ئیتر لەمەولا ڕووی لە قەیران و ڕووی لە قوربانی گەران ئەدەبی گەران بە ئێمە ناخوا ئەوەندەی بە خۆیان نەخوا بە ئێمە ناخوان ئێمە سێرەکەین کە سێریانەکەین دڵمان بۆ حاڵی ئەوان ژارەکە زۆر زاریش تەقلیع بین لەگەڵ حاڵەتا بەهی خۆمان نێزانین کە دوایش ئەمرین خاوەنی هیچ نین لە کاتێکە ئێمە خاوەنی ئیرادەین خاوەنی قوربانی نین خاوەنی ئیرادەین لەڕێ ئەم پیاوچاکانەوە لە مەولاخانی لە مەولاخانی گەورەکان مەولی محەمدی ئاخر شت کە من با نەڵێ وەڵا لێرە آخر کەس شێخ حەسەنی جوازەکە کە پێویستە بۆ ئەم یعنی هەدەفی من بۆ بانکردنیەوە ئینسان عەقڵ بۆ شتانە بڕا زیاتر فراوانتر بێ حتا خێرخوازانیش لەگەڵ ئەم بابەتان کە دەستان بگرە بۆی گرامەکەمتان لەمەولا ژیانی ئەو نوع کەسانە ئێستا من بینی کردوتەوە کۆمپانیایەکیش هاتۆتە سەرخەر کە ژیانی شێخ حەسەنی جوازەکە بە واقعی بکە لە ذهنی خۆشمانە چێم کردووە بە داجی شێخ حەسەن بە دیعداتەش یعنی هەر ئێوە نەبنە کارەکتەری ئەو نیشە وەنیە بەنسبەت ئێوەش کە گۆرانی دۆشت بەڕاستی ئێمە دوو ئاەتمان هەیە لە قورئانە تەرتیل هەیە و تیلاوە هەیە تەرتیل ئاوازی شعرە تیلاوە ئاوازی وەسڵە یعنی چخوا ئەمەنە باسی جوانی سروشتی کردووە
ئەگەر هونەرمەندانمان بەس ئەوەنە چاوکەنە سەر سروشتی کوردستان کاکە ئێمە کوردستانی بە ئافرەتەوە ئەرێ نەبڕایەوە چیە هەمووان نەزانین ئەوەی لە دەوری ئەوە خولایە ئەوەی لە دەوری نیشتیمانپەروەری خۆیان تا ئەو ساتە لوتی لە بەرزیا بوو بەڵام کە ڕووی کردە ئەو جینسە کاتیە ئیتر وردەوردە باڵانسی کەسایەتیشی دابەزێت ئەبێ وریایەوە بن ئەبێ ئەو سروشتا بە تیلاوە قورئانی ساوانی کە قورئان خوێنن هەموو مەقاماتی قورئانیە قورئان بە مەقاماتەوەی کە ئێوە پێوە با ئەو مەقامە شتێک کە خۆمان و خوا و گەلەکەمان لێ ڕازی بێ هیچ شتێکی ترم نییە داوای لەبێ بتوانین کە زۆر سپاس دەست خۆش بێت